ڕۆژێک دوای بۆردمانکردنی بنکە و بارەگاکانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانە لە زرگوێزەڵا. دۆخەکە تا ئێستا لێرە مەترسیدارە. فڕۆکەی چاودێری بە ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێتەوە. پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئامادەباشیدان و دەڵێن ئامادە نین بارەگاکانیان چۆڵ بکەن. وڵا ئەمڕۆ جموجۆڵێکی ئاوا نەبووە لە هیچ فقط ئاوە دۆر سێ سەعاتێ لەمەوە یەک دوو جار درۆن لە سەرەوە زۆر بەرز بوو. بینراوە دیار بوو وەلێ زۆر دوور بوو. ئەوەڵین قەسفی کردی لەنا ئوردوگاکە ئێمە بوو 3 دانێدا لە ئوردۆگاکە ئێمە بە لە هەموو ئیتر لەو فاصلە تقریبان 20 دقیقە و سەعاتی تر دەستی کرد بە تەقە لەو لایچۆ. ئیتر مدام دوی ئەدا لەو لا دوی ئەدا لەم لا تقریبا نازانم بێژم ئێمە زیاد زۆرتر بووی وەلێکانێت زووتر لە هەموو شتێک لە ئێمێدا بەخۆشیەوە بەڕاستی لەو قەسفە کردی یا لێدان لە ئوردوگاکانمان کەسمان شەهید و تەلەفاتمان نەبوو بەڕاستی. زیانەکانتان چی بوو؟ تەنها زیانی مادیمان نەبووە بەڕاستی. هەموو زیان گیانی نەبووە لە زیانی مادیمان بووە. زۆربەی شوێنگەلێکە شوێنی کار و چالاکیەکانمان بووە لێداوەوانە تقریبا نەتانم بێژم زەرەری داوە لێمان. بۆردمانەکانی 28 ئەم مانگا ترسی لە دڵی هاوڵاتیانی ئەو سنوورە دروست کردووە. 7 گوندی نزیک لە بنکەکانی کۆمەڵا لە دوای تۆپبارانەکان بە تەواوی چۆڵکران و تا ئێستاش 80 دانیشتوانەکەی نەگەڕاونەتەوە. تەبەن ئێمەش کۆمەڵەیەتیە لە پشتمانەوە. ئێمەش ترسمان بوو کەوا تەقەمان لێ بکرێ و ماڵ و مناڵی ژاوێتە دریک و زاق و گوێی لەو تەقانە بووە و توێتی ئەمان کوژن. تەبەن کە ئیسانی لە دنیا لە ڕۆحتر نییە. هەیە هاتوۆتەوە یاسەگەلێک کەس هاتوۆتەوە هەیشە نەهاتوۆتەوە. نەوەڵا خەڵی زۆری نەگەڕاوەتەوەی کە ڕۆشتووە جارێ بەخوا ترسی لە دڵامەوە نایێ بگەڕێتەوە لەم کاتەیە. ئیتر بازێ ماڵێتیا بوو هەر گیان نێشتوانە هەرماونەتەوە تر زۆربەی زۆریشی هەڕۆیشتووە بەخوا. وەڵی مەترسی بۆ ناو دیێگەن نییە بەس خەڵک لەم ژنە ترسێت لە مناڵە ترسێت خەڵک لە دڵە ڕاوشیە ترسێت یعنی لە هەچ ئەگەرێکا بێت هیچ شتێک زەمان نیە ئەگەر لە هەچ ئەگەرێکات خەڵکی ناودێ زەرەری پێ بگات. لە بۆردومانی بنکەکانی کۆمەڵەدا تەنیا 3 بریندار هەبووە کە برینەکانیان سووکە بەڵام زیانی مادی زۆر بەر بارەگاکانیان کەوتووە. ئێستا پێشمەرگەکانی کۆمەڵا بە وریاییەوە چاودێری دۆخەکە دەکەن. ئەوان دەڵێن خۆشیان بۆ هەر ئەگەرێک ئامادە کردووە. قبلەوەی کە ئەوان ئەم حرەکەتیانە بکەن یا لێمان بن هەر لە زووە چۆن هەڕەشەشتی کردو و توی لێتانە دەین و داوای کردو لە خەڵکی ناوچەکانەوانە کە هانە دەوروەری بارەگاکانی کۆمەڵەکان و ئەو حزبەکانی ڕۆژەڵات لە کولە چۆڵی بکەنوانە ئێمە ئامادەگی خۆمان بوو بەڕاستی. یانێ ئای لە شتمان لە ئوردوگادانە ناو خۆمان وەک ناو خۆمانە بە پێشمەرگەوانی کە پێشمەرگەن مابوو بڵێ هەموویانم کە ماوینەوە پێشمەرگەیش ناویا بەخۆێمە بۆ هەر لەحزە هەر ئان ئامادەین بۆ گیانفەدایی لەسەر بیر و باوەڕەکەمان. هێرشەکەی ئەم جارەی سوپای پازاران کە لە قوڵایی خاکی هەرێمدا بە 73 موشک و دەیان درۆنی بۆم ڕێژگا و ئەنجام درا و چەندین ناوچە لە یەک کاتدا کرانە ئامانج. هێرشێکی گەورە بوو کە سوپای پازداران دەڵێت لەسەری بەردەوام دەبێت تا ئەو کاتەی بەرپرسانی هەرێم بارەگای ئەو حیزبانە دادەخەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام گوندی زرگوێزەڵا.